بەناوی خی گەورە سڵاوتەن لەبێت بەڕێزان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە زۆرینەی مامۆستایان بەردەوامن لە بایکۆت و خۆپیشاندان. وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕای دەبێت بایکۆت چارەسەر نییە و قەربووی دواکەوتنی 2 مانگ لە پرۆسەی خوێندن ناگەڕێتەوە. بەهۆی وەڵامەدانەوەی داواکاری مامۆستایانی لە حکوومەت هەرێمەوە ئێستا مامۆستایان داوا دەکەن بەغداد کێشەکەیان بۆ چارەسەر بکات. پەیماندارێک لە بەڕێزان عەبدولقادر محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق و ئاوات حەسن ئەندامی دەست ئەنجومەی مامۆستایانی ناڕازی دکتۆر شۆڕش حەسەن مامۆستای زانکۆ تاوتێ پرسە دەکەین. لا سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بە پرسە دەین. سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان زۆرینەی مامۆستایان بەردەوامن لە بایکۆت و خۆپیشاندان. وەزیری پەروەردە شەڵێت بایکۆت چارەسەر نییە و قەرەبووی 2 مانگ لە دواکەوتنی پرۆسەی خوێندن ناکرێتەوە. بەهۆی وەڵام نەدانەوەی داواکاری مامۆستایان لەلایەن حکوومەتی هەرێمەوە دوای تێپەڕبوونی 44 ڕۆژ لە دەستپێکی پرۆسەی خوێندن تاوەکو ئێستا زۆرینەی مامۆستایان بەردەوامن لە بایکۆت. مامۆستایان لە خۆپیشاندانەکان بێئومێد بوونی خۆیان لە حکوومەتی هەرێم ڕاگەیاند و داوایان کرد حکوومەتی عێراق داواکاریەکانیان جێبەجێ بکات. لە یادداشتێکدا کە ڕاستەی نووسینگەی پەرلەمانی عێراقیان لە سلێمانی کردووە داواکەن سکاڵا لەسەر حکوومەتی هەرێم لە دادگای فیدراڵی عێراق تۆمار بکرێت و زەمینەش خۆش بکرێت بۆ سەردانی مامۆستایان و فەرمانبەران بۆ پەرلەمان و ئەنجومەنی وەزیرانی عێراق. لای خۆشیەوە پشتیوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ڕای گەیاند ئێمە لەگەڵ داواکاری مامۆستایانین بەڵام بایکۆت چارەسەر نییە. وەزیری پەروەردەش وتی ئەگەر پرۆسەی خوێندن لە سلێمانی و هەڵەبجە 2 مانگ دوا بکەوێت قەرەبوو ناکرێتەوە. بەرپرسیارەتەکەشی لە ئەستۆی ئەوانەیە کە سەرکردایەتی ناڕەزایەتی مامۆستایان دەکەن. ئێستا پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە بەردەم مەترسیدایە. مامۆستایان بەردەوامن لە بایکۆت حکوومەتیش وەڵامی داواکاری مامۆستایانی نەداوەتەوە. مامۆستایانی ژاماژەبەوە کەن حکوومەت تاوانباری فەوتانی خوێندنی ئەم ساڵە و بە گیرفانی بەتاڵوانە ناوترێتەوە و حکوومەتی هەرێم خاوەنی داهاتێکی زۆرە بەڵام ئامادە نییە کێشەی مامۆستایان چارەسەر بکات. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. مامۆستاوا دەگرت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان لە بەردەم چیدایە تا ئێستا لە هیچ شوێنێک پرۆسەی خوێندن دەستی پێ کردوێتەوە؟ سەرەتا سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆم کەناڵە بەڕێزا و سوپاس بۆ بینەرانی کە ئێستا بینەری ئەم بەرنامەیەن. من بەر لە هەموو شتێک کەمەوێ دەستخۆشی بکەم لەو مامۆستا بەڕێزانەی کە لە پێناو گێڕانەوەی شکۆ و پیرۆزی پەروەردە و مامۆستایاندا فترەیەکی زۆرە خەریکی خەباتی مەدەنین و خۆپیشاندانەکەنەوە بایکۆتی چوونە سەر کاریان کردووە و سەبارەت بە وەڵامی پرسیارەکەشت هەتا ئێستا لە هیچ ناوەندێکی خوێندن لەو دەڤەرە کە ناونراوە دەڤەری بایکۆت خوێندن ئاسایی نەبووتەوە و دڵنیاش من ئاسایی نابێتەوە تا سەرجەم شایستە دارایی و معنەویەکانی مامۆستایان نەگەڕێتەوە. شوێن بەڕێوەبەرەکان نەگەڕانەوە دابش نەکراوە؟ نەخێر کتێب دابش نەکراوە. هەندێک شت کراوە بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن لە لێرە و لەوێ، بەڵام دەرگای هەندێک لە قوتابخانەکانیش کراوەتەوە لەژێر فشاری حیزبەکانە، بەڵام نەم خوێندکاران نەتوانن بچنە ناوەندەکانی خوێندن و نە مامۆستایانیش دەتوانن بچنە ناوەندەکانی خوێندن و ئەم بایکۆتە درێژەی ئەبێت هەتا ئەو کاتەی مامۆستایان هەم شکۆی خۆیان ئەگێڕنەوە و هەم شایستە داراییەکانیان ئەگێڕێتەوە و هەم داواکاریەکانیشیان ئەچەسپێنرێ و دەسەڵاتی کوردی ناچارەکەن بۆی کە ملبا بۆ داواکاری ڕاوەکانی مامۆستایان بە دڵنیاییەوە مامۆستایان بەردەوام بن لە خەباتی مەدەنی و هیچ بژاردەیەک کە لە چوارچەوەی کاری یاساوی مەدەنی بمێنێتەوە ئەمان بە دەری ناکەن لەوەی کە دەستی بۆ بەرن و بەکاری بهێنن لە پێناو گێڕانەوەی شکۆ و هەیبەت و مافی خۆیاندا. باشە فشارێ بۆ شکاندنی بایکۆت
پلان هەیە فشار هەیە حیزبەکان هەموو فشارەکەن بەڵام من لێرەوە پیانەڵم هەموو هەوڵەکانتان هەوڵی نەزۆکن و هیچ کام لێەوە و چیتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناچنە ژێر هەژمونی حیزبەکانەوە و ئەوەی کە ڕۆژی شەمەی ڕابردوو ڕوویدا سەر ڕایەوەی کار پێش حیزبەکە اتفاقیانکەن لەسەرەوەی کە جارێک تر شکۆی مامۆسایان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بشکێنن دەیان هەزار هاوڵاتی هاتنە سەر جادە وتیان نا ئێوە تازە لە دەرەوەی لوعبەکان هاوڵاتیان خۆیان قەراری خۆیان دەن و هاوڵاتیان چیتر بەوە ڕازی نابن کە کۆمەڵێک خەڵکی مافیا کۆمەڵی خەڵکی دس چارەنووسی ئەوان دیاری بکە بۆیە هاوڵاتیان لە ئێستا بە دوا خۆیان قەراری خاوەنی قەراری خۆیانن و لە ئایندەشاوە زیاتر ڕوونەبێتەوە و زیاتر ئەم دەسەڵاتدارانە ئەکەونە ژێر کاریگەری ئەو بڕیارەی شەقامەوە. بەڵێ سوپاس دەکەم کە عەبدولقادر بێم لای بەڕێستان خوێندنەوەی بەڕێستان چێ ئێستا لە مامۆسایان و فەرمانبەران ڕوو لە نووسینگەکانی نووسینگەی پەرلەمانی عێراق دەکەن لە بوری دامەزراوەکانی تری حکوومەتیێرێ مە بەلایەوە چ خوێندنەوەیکەوە ئێوە پاشان لە بەغداد دەتوان چی بۆ مامۆسایان بۆ فەرمانبەرانیش بکەن. سپاس بۆ بینەران سڵاو لە مامۆستا تێکۆشەرانە سپاس لە هەموو خەڵکەستم دیدەکەمان سڵاو لە هێزی پێشمەرگی کوردستان کە تاو پێسەکانە لە گیانبازی فیداکاری ئەوانە ئێمە ئەتوانین مارەسەی مافە دیموکراتی و مافە ئاسایەکانی خۆمان بکەین دەربارەی ئەوەی کە هەوڵاتیان ئێستاکانە ڕوو لە نووسینکاری پەرلەمانی عێراقەکان پەرلەمانتارانی عێراق نوێنەری خەڵکی ڕاستەقینی هەرێمی کوردستانن ئەوانە کە چوونەتە ئەوێ بەدەنجی ئەمان چوونەتەوێ مافی خۆیانە بۆ هەر داواکاریەک بۆ هەر کارێک کە پێویستیان پێیان بێ ڕایان بسپێرن و ئەوان لە بەغا بۆ ئەوە لەوێن کە پێداگری لە مافەکانی ئەوان بکەن ئەوان بۆ ئەوە لەوێن کە ئەوەنی لە توانادا هەبێ جگە لەوەی کە ئەوان پێویستیان بە پشتیوانی سیاسی و بە پشتیوانی ئەم شاری عەشەیە بۆ ئەوەی بتوانن ڕێ لە هەر یاسایەکەش بگرن کە بەرژەوەندی هەرێمی کوردستانی تیانە بێت یان دەجی بەرژەوەندی هەرێمی کوردستان نەهێڵنەوە یاسایانە تێبپەڕێ دەربارەی ئەو بەڵام ئەو بێمتمانەی نییە بە دامودەزگەکانی هەرێم پەنا دەبرێتە بەر مەسەلە پەرلەمانی عێراق. من زۆر بەناخۆشحاڵیەوە ئەم قسەیەکەم زۆر نیگەرانم کەم قسەیەکەم خۆزگە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسی داخوازیەکانی میلەتەکەمانە ئەبوو لە ئاستی قوربانیەکانی میلەتەکەمانە ئەبوو و لە ئاسی بەرپرسێر تێشە ئەبوون بەرامبەر ئەو واقعی کە هاتوۆتە پێشەوە من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان جددی بێ لەوەی کە بژێوی خەڵکی کوردستان دابین بکە پێیەکرێت من پێم وایە ئەو قەیرانی کە ناوی لێنراوە قەیرانی دارایی من وای نابینم ئەو قەیرانە داراییە وابێت بە هیچ جۆرێکش بڕوای پێ ناکەم لەبەر ئەوەی هیچ شەفافیەتێک لە هیچ کارێکی دارایی لەم هەرێمی کوردستانەیە بەدی ناکرێت زانە ئابوووریەکان ئەڵێن هەر کارێکی دارایی ئەگەر شەفاف نەبوو دڵنیابن ئەوە ئامانجەکانی باش نییە و ئەهدافی باشی لە پشتەوە نییە ئەگەر دەیانەوێ ئێمە بڕوا بکەین بۆی قەیرانی دارایی هەیە پێویستە پێش هەموو شتێک شەفافن لە ڕەفتارکردنی دارایی پەرلەمانی عێراقیشی ئەنی بڕوات بۆنی کە قەیرانی دارایی لە کوردستان هابێ بە هیچ جۆرێ بۆ لەبەرەوەی هیچ شەفافیەتێک لە کار و باری دارایی هەرێمی کوردستانە بەدی ناکرێت یعنی ئێمە کێشەی بەڕێز بۆ کۆندامێکی لیژنی دارایی کە لە شارەزان لە بواری دارایی و ئیشتان کە لەسەر مەسەلەی بوجە لە عێراقشە ئێمە کێشەی داهاتمان نیە ئێستا حکومەت دەتوانێت بەس مەسەلەی گەندەڵیە گەندەڵی بەدڵنیاییەوە هەیە بەڵام تاچە ئاستێکە ئەوەش لە ئێمە دیار نییە چونکە تاوەکو ئێستاکانە ئەو ئەقدانەی کە کراوە دیار نییە چۆن کراوە چۆن نەفرۆشرێ چۆن بە بازاڕەکرێت تەنها و تەنها راپۆرتێکە لەلایەن هەندێک کەسانی تایبەتیوە ماگانە ئاماداکرێ و بەرزەکرێتەوە چاودێرە جیهانیەکان ئەوانەی کە چاودێری فرۆشتن و فرۆشتنی نەوت و بازاڕەکانی نەوتەکەن ئەرقامی تر لە سەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە بدەن سیغەی تر باسەکەن و حکوومەتی هەرێمی کوردستانش لە کارە نەوتیەکانی خۆی شەفاف نییە سندوقی نەوت و گازی هەرێمی کوردستان پەرلەمان ئیقراری کردووە تاوەکو ئێستاکانە کاران نەکراوە تاوەکو ئێستاکانە هەیئەتەکەی بۆ دانەراوە تاوەکو ئێستاکانە ئەو داهاتانە ناگەڕێتەوە بۆ ئەو سندوقە لەبەر ئەوە بە بەردەمی
دەستەی چاودێری و دارایی تێناپەڕێ ناگەڕێتەوە بۆ دەستەی چاودێری و دارایی حکوومەتی اتحادی هیچ بەرچاوڕوونەیەکی تێدانە لەبەرەوەی ئێمە ناتوانین پشتیوانی لەڕێزت ئەی کە دەڵی قەیرانی دارایی ینی قەیرانێکی دروست کراوە کێستای پارە بە خەڵک نادرێت پارە بە مامۆستا نادرێت پارە بە فەرمان بەرنادرێت من وایە خوێنمەوە بۆ خوێندنەوەی خۆمە بە بۆ چووی خۆم پارە هەیە وتر بۆمە بەستی تردانراوە بۆشتی تردانراوە حەقوایە شەفافن ئەگەر هەر بەرنمەیەکی تریان هەبێت لەبەرەوەی چەند جارەوان باسی دروستکردنی دەوڵەتی کوردیەکەن باسی پێکەنانی کیانی کوردیەکەن ئەگەر بەرنمەشیان وایە بۆ ئەو کاتەی کە ئیعلانی دەوڵەتی کوردیەکەن بۆ ئەو کاتە بۆمان هەڵەگرن ئێستا لە برسا دەمان کوژن تا دەگەین ئەوێ بە ئیعلانیکەین بۆی دان بە خۆمانە بگرین زیاتر باشانی پارەکە لەکوێیە بۆ خۆیانەوە بەرپرسە هەم بۆ مەسەلەی دەوڵەتەکەیە بەڵێ پێ دوای ئەو پارێک کە بەڕێز دڵی احتیمالی هەڵیان کرد بۆ خۆیان و بۆ ئایندی خۆیان بە جۆرەی ئەو راپۆرتانەی کە لە هەرێمی کوردستانەوە لەلایەن ئەو خەڵکانەی کە بە دوواداچوونی بۆ دەکەن بە جۆرەی ئەو راپۆرتانە بە جۆرەی ئەو خوێندنەوانە ئەم پارانە لە دەستێکی ئەمینانین و بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان پێ ناچێت بەکاربێنرێت. سپاس دەکەم دواتە گەڕێم بۆ لای بەڕێز سەبارەت بۆی دەتوانیت بۆ مامۆستای بکەم کاکتۆر جەنابیش بەخێر بێت ئەمڕۆژ ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ بۆچی خۆپیشاندانتان ئەنجامدا و ئایا لە سەتەم زانکۆکان خوێندن دەستی پێکردێتەوە پرۆسی خوێندن چۆنە لە سنووری پارێزگای سلێمانی هەڵەمجەوەندی کە بەڕێز داگادار بیت. بەڵێ سپاس بۆ تۆ و سڵاو لە بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان سڵاو لەو میوانە بەڕێزانەش و ڕێز و سڵاوم بۆیان هەیە. دەربارەی ئەو خۆپێشاندانانەی کە ئەمڕۆ کرا لە زانکۆی سلێمانی و گربوونەوە بەڕاستی ئەمە سێم خۆپێشاندانە کە لە زانکۆی سلێمانی دەکرێت دژی ئەو وەزعی کە بەسەر هەرێمی کوردستان داهاتووە بە متعەمیدی بە بەرنامە لەبەر ئەوەی من تەئیدی قسەکانی کە عەبدولقادر دەکەم و پێش سەرەتای ئەوەزمێژ من لە چەند کەناڵێک ئەمە وتووە کە ئەمە بە بەرنامە کراوە مەسلەیەکی سیاسیە ئەجینا هیچ کێشەیەکی دارایی ئەزمەیەکی دارایی تەنگژەیەکی دارایی لە وڵاتە نییە چونکە ئەگەر لە وڵاتێک لەبەرەوەی حکومێکی شەفاف نییە من ئەگەر بێمە سەر سیستەمە سیاسەکە هەموو مەشاکیلەکانی لە وڵاتە هەیە کێشەکەی ئەم سیستەمە سیاسیە کە سیستەمێکی شکست خواردووە دوورە لە هەموو پێوەر و بنەماکانی دیموکراسی تەنها ئێمە بە خۆمان دەڵێن دیموکراسین وەختێ دەمانوت حەقە بەغداد چاو لە وەزمونی ئێمە بکە کە دوور بوو ئەو وەختەش دوور بوو لە دیموکراسیەوە من بیرم دێ لە هەڵبژاردنەکانی 2005 بەڕاستی خەڵک هەر بەشداری هەڵبژاردی نەکرد لەبەرەوەی لە ئەدای ئەم دوو حیزبە مەئیوز بوو پارتی وێفی یەکێتی بەڵام دوای ئەوە و لەو سەردەمەش چەندان خۆپێشاندان دروست بوو لە شارەکانی کوردستان منتیقەی بادینان منتیقەی سۆران چەندان خۆپێشاندان و ناڕازایی دروست بوو دوای پەیدابوونی بزوتنەوەی گۆڕان تۆزێ حماسێک بۆ پەیدا بوو بۆ بەشداریکردن لە هەڵبژاردن بەڵام لەگەڵ ئەوەش پرۆسەی هەڵبژاردن تەزویری تیا دەکرا وەکو پێویست ئاقاری خۆی دانەدەبرا کەواتە کە سیستەمی سیاسی تەواو نەبوو کاریگەری دەبێت لەسەر هەموو سیستەمەکانی تر سیستەمی دارایی سیستەمی پەروەردە سیستەمی تەندروستی ئەگەر فعلەن ئەمانە وڵات ئێستا ئەزمەیەکی دارایی هەیە باشە و تۆ دەسەڵاتی سیاسیت هەیە دەسەڵاتی حکومڕانیت هەیە وەرە ژیان ڕێخە لە هەرێمەکە وەرە ژیان ڕێخە لە هەرێمەکە لە بوارە جیاوازەکاندا بازار وەکو خۆیەتی باجی و ڕسوماتەکان گرانتر بووە هەرزانتر نییە کەمتر نەبووە ئەمجا هەموو شوێنەکانی تر ینی عیادە و فەحسی پشکنینی توبی ئەوانە خەستەخانە ئەهلیەکان خەستەخانە حکومیەکان هەموو ڕسوماتیان زیاد بوو لە کاتێکدا خەڵک داهاتی نەماوە تا ئێمە لە زانکۆ ئێستا ئێمە لە زانکۆ هەموو ئیشێک لە زانکۆ بۆ بە پارە هەتا تەڵەبە بڕیاری دراوەکە ساڵانە 100,000 وەرگیرێ من ئێستا ئەگەر بەیانی موێ تەرقیە بکەم دەبێت پارەیە مەبلەغێک پارە بۆ پێیکە من ئەوەی کە بە 2 ساڵیش بەو پێ ئەو معاشەوەری دەگرم دەبێت داینێم ئەوە چێ بۆ من تەرقیە دەکەم لە دەرەجەیەکی زانستیەوە دەچم بۆ دەرەجەیەکی زانستی کە ئەمەش ڕێگریانی یعنی ئەمە هەموو باج و ڕسوماتەکانە بازار نەتوانەوە ڕێخە باج و ڕسوماتەکان لە هەموو بوارە جیاوازەکان زیاد کراوە لە کاتێکدا معاشەکەش بەم شێوەیە لە سەرەتادا دەیانزار وعدیاندا هەموو سەرۆکی حکوومەت سەرۆکی وەزیری سامانە سروشتەکان جێگری سەرۆکی حکوومەت وتیان ئێمە ئەگەر بەم سیستەمە بێ هەموو 30 ڕۆژدارێک دەدەین بەڵام کووە هەموو 30 ڕۆژدارێک دەدەین من ئەمە ئەگەر تۆ لە ئەزمەدای من ڕازیم بەڕوو ئاموچەکە ڕازیم بەڵام وەرە بە 30 ڕۆژدارێک بمدێ بۆیە ئەوەی ئەمڕۆ دەگوزارێ بەڕاستی مەسلەی مان و نەمانە مەسلەی ئازادی و کۆی لەبوونە ناکرێت تۆ 25 ساڵە حکوم دەکەی بەم شێوەیە خەڵک ئیدارە بکەیت
ئەمە مشی نییە ئەمە لە هیچ وڵاتێکی نییە کاکە بۆت ناکرێ بە جێی بێ لە یا ئەتراف بکە بەڵێ من شکستم خوارد سەرۆک وەزیرانی بەریتانیا پێش ماوەیەک پشتیوانی ئەوەی دەکرد کە لە ناوێچێتی ئەوروپا بمێنێتەوە بەڵام کە ڕاپرسی کرا هەموو خەڵک دژی ئەوە بوو کە لە ناوێچێتی ئەوروپا بمێنێتەوە وتیان بینێت دەرەوە کە دەرەنجامی ڕاپرسیەکەەوە بوو وتی یەکسەر دەستی لە کارکێشەیە وتی من نایکەم ئەمە قسەی خەڵکە و کەواتە من کەسی بڕیاری خەڵک بوو ئێستا خەڵک هاوار دەکات لە هەموو کوردستان ئەوە نییە لە هەولێر کە خۆ پێشاندان ناکرێت یانە هۆگ ناکرێمانای ئەوەیەکەوە خەڵک ڕازیە نەخر بەڵام لەوێت دۆخێکە لەوانەیە خەڵک نەتوانێت ناڕزایەکانی خۆی دەربڕێ بەڵام ئەم خۆ پێشاندانەی کە لە 26 نۆکرا دوێنێکرا ئەمڕۆکرا لە شاری سلێمانی ئەمانای چیانی خەڵک لە خۆشی نایە بەو وەس ئەوە بێتە سەرزادە و مامۆستای زانکۆیە مامۆستای پەروەردەیە فەرمانبەرە کاسبکارە هەمووی هاتووە خۆ بەتەنیا مامۆستای پەروەردەنیە لەگە ڕێزم بۆ دەور و هیمەتی ئەوان کەوان دەوری پێشڕەویان بینی لە وەزعەکە بۆیە ئەم وەزعە دەبێ بەڕاستی خەتەری بەدوهاوەیە بەو شێوەیە ناچێتە سەر ئیتر ئەمە سەرەتای شۆڕشێکی سپیە سەرەتای شۆڕشێکی سپیە دەبێت دەسەڵاتداران تێبگەنەوە کە ئیتر بەو شێوەیە ژیان ناچێتە سەر بۆ خەڵک هیچی نەماوە ئەمە 2 ساڵە ساڵێک نییە ئەمە 2 ساڵ زیاترە ئەمە بە وەزع ئیداری ئێمە دەن ئەگەر بۆتان ناکرێ ئەگەر ناتوانن فەرموو ئەم حکومەتە بادەست دەکات بکێشێتەوە لە وڵاتان شەمەندەفەرێک وەردەگەڕێ حادیسەیەکی بەسیت دەبێ وەزیر سەرۆکی وەزیرانی استیقالە دەدا بەڵام لێرە نەوەزیری ناوخۆ نە بەڕێوەبەری پەروەردە نەوەزیری پەروەردە نە وەزیری خوێندنی باڵا نە سەرۆکی وەزیران کە ئەنەما هینیان نەدیوە کاکە حکومەت بۆ وەسیلەیەکە بۆ خزمەتکردنی خەڵکو و ڕێخستنی ژیانی کۆمەلگا کە ئەمەد بۆ نەکرا بەجێ بێ لە با حکوومەتێکی کاتی لە خەڵکی تەکنۆخرات خەڵکی کەفاعات بێ ڕزگارمانکە لەو ئەسمەیە پێ خەڵکی هەیە خەڵک باشتر لە هەیە خەڵک هەیە ئەگەر بدرێتە دەست ئەم حکوومەتە هەمووی بە حیزبی دامەزراوە بە حیزبی تەندراوە ئێستا ئەو وەزعی کە ڕوو دەدا لە هەرێمی کوردستان کە ئێمە بایکۆتمان نەکرد ئەمە سەرۆکی زانکۆکان بوون خۆیان لەگەڵ نوێنەری مامۆستاکان کە بڕیاری ئەویاندا لەو زانکۆیانەی دەڤەری سەوز ئەگەر بەو شێوەیە بێت دەوام ناکرێت هەر خۆیان دەوام ڕدەگرن خۆشیان وا دەکەن وەڵا وەرنەوە دەوام وەکو ئەوەی مامۆستا گاڵتەزاری ئەوان بێ وەک ئەوەی مامۆستا لەسەر مامۆستانی زانکۆ کاویتر بڕستپێکردنەوەی پرۆسی خوێن بەڵە خۆی حیز بە دەور دەبینێ ئەم وڵاتە هەموو شتێک بە حیزب ینی هەوەی حیزب پێ نەبێ هیچ شتێک هەموو شتێک بە گڵۆبی سەوزی حیزب بەڕێوە دەچێت کە دەوام ڕدەگیرەیە حیزب ڕای دەگرێت کە دەوام دەکرێتەوە حیزب ماوەساوە دەگەر بگرێم و لای بەرز سەبارەت بەوەی کە ئێوە هەم لە یاداشتەکانتان ئێستا ڕوتان لە باغدادەوە هەم لەوەش کرد لە خۆ پیشاندنەکە چونە بەردە نووسینگەی پەرلەمانی عێراق هۆکارەی ئەمە چییە ینی پێتان وایە باغداد ئەو شوێنەیە کە دەکرێت لێوە چارەسەر بگەیت کێشەی موچی مامۆسایە بەڵێ من سەرەتا هەر لەوێش من لە کۆنگرەکەیە واسی ئەوم کردوتم ئەم نوێنەرانەی ئێمە ڕامان سپاردون بۆ ئەرکێک کە تا ئێستا پێی هەڵنەستاون و پێیان ئەڵێن تکایە لێرە بە دوا پێی هەڵ پەرلەمانتاران بەڵێ پەرلەمانتاران و ئەو ستافەی کە لە حکوومەتە و ئەوەی کە لە سەرۆکایەتی کۆمارە هەتا ئێستا بەدەم داواکاری خەڵکی هەرێمی کوردستانەوە نەهاتوون وەکو پێویست باشە زۆرشت هەیە ئێستا بۆ نمونام قەیرانە ئێمە پێش پار ساڵی مەهاتین یاداشمان نابە نووسینگەی سلێمانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەتا سەوڵامە وەرنەگرتوەوە پار پێمان وتن ساڵی ئایندە خراپە بێ ئێستش پێیانڵین ساڵی ئایندە خراپە بێ خراپترە بێ لەم ساڵ بۆیە پێویستاوان بە دوواداچوون بکەن ئێمە زانینەوەن دەسەڵاتی تەشریعین و دەسەڵاتی تەنفیزی نین بەڵام ئەکرێ بە دوواداچوونمان بۆ بکەن ئەوەی کە شوای لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کردوتەوە پەنابەرن بۆ بەغا پەنانەبن بۆ هەرێم لە هەرێم هیچ مؤسسەیەک نەماوە من لەگەڵەوە نیم ئەوی کاک دکتۆر باسێکە ئەوی جەنابەت باسێکی شتێک نییە لە هەرێمی کوردستان ناوی مؤسسە بێ دەسەڵاتی تەشریعیت بە شەق شکۆی شکێنراوە حکوومەت کە دەسەڵاتی تەنفیزیە ئیفلیچ کراوە شتێک نەماوە بە ناوی حکوومەت و پەرلەمان شتێک نەماوە بە ناوی قەزا هیچ کام لەم دەسەڵاتانە نەماوە لە هەرێمی کوردستان ئەوەی کە هەیە حکمی خێڵە حکمی کۆمەڵێک نازانم بڵێ مافیانی مافیا کۆمەڵێک بەهایان هەیە ئەمان نییانە لە مافیا خراپترنەوانی کە حکومەکەن لێرە بۆیە لە بەغداد هاوڵاتیەکی بەسڕاوی بەدەستداشەوە یە دەچێتە سەر کورسیەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەس لە گوڵ کاڵتری پێناڵێ لە پایتەختەکەی ئێمە کە سەدان ساڵام نەتەوەی خەباتەکە بۆ ئازادی
پێشمەرگەیەک لەسەر کۆمنتێک ئەتکەکرێ برۆیە تاشرێ سەری ئەتاشرێ هاوڵاتی نان نییە بیخوا خۆیە کوژێ ناوێرێ بڵێ نان برسیمە لەبەرەوە لە هەولێر خەڵک چیتر ڕوو ناکاتە هەولێر لەبەرەوەی هەولێر هیچی لێ نەماوە زۆر هاوارمان کردماوە بەس پارەی لێ پارە لێرە شێ و لەوێش هەیە پارە لێرە شێ و لەوێش هەیە پارە لە هەردوو دەفەرەکە زۆر زۆرە هەر لێرە بەرپرسان و توانە لێرە ژێرزەمینەکان زۆرن نازانم خۆ من دڵنیام و بەڕێزەی کە لێرە وای تۆ نەچوە لە هەولێر ژێرزەمینی پڕ لە پارەی بینی بێ لێرە بینیوێتی ئەی بۆ ئێستا هێنەوە بوونەوە مامۆستا بەرحاڵ من دڵنیام لێرەش هەیە و لەوێش هەیە ئەگەر هەبێ لە هەردوو لا هەیە ئەگەر نەبێ لە هیچیان نییە بەس بڕوات هەیە ینی من ئەڵێم هەیە زۆر باش بەس عفوم کە با من ئەو ڕوونکردنەوەی بەم لەسەر جیاوازی نێوان بەغداەوە و لەوێش من بە پەرلەمانتارەکانم وتم و لێرەش بە بەڕێز کاک عەبدولقادر ئەڵێم تکایە مەترسن دوایم داواکاری ئێمە بکەون لە تەخوین مەترسن ئێستا زانین داواکاری ئێمە ئەوەیە کە جارێکی تر ژیان بۆ خەڵک بگێڕێتەوە بزانن بە چی یاسایەک بە چی ڕێکارێک لە ڕێگەی بودجەوە بێت لە ڕێگەی چی قانونێکەوە بێت ئێمە بەپێی دەستور ئێمە هاوڵاتی عێراقین و ئێستا ئەم بەغدادی جاران نییە کە ئێمە چەکمان لە دشەڵگرت بوو و باوکو کەسوکاری ئێمە مەحارەبەی بەغدادیانە کرد ئەم بەغدادی ئێستا سەرۆک کۆمارەکەی کووردە جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی کووردە 65 پەرلەمانتاری کوردن 6 وەزیری کووردە ئەم بەغدادەی ئێستا اعترافی تەنها وڵاتی داگیرکەری کوردستانە کە اعترافی کردو کە کورد هەیە لەبەرەوە ئەو بەغدادە ئێمە زۆر لە لامان ئاساییە و ئەم بەغدادە زۆر شەریفترە لەو دەسەڵاتی ئێستا لەبەر چی بە بەڵگەی ئەوەی کە لێرە ئێمە کەسوکاری شەهیدان ئەوانەی کە سوکاری ئەنفال کراوان وەزیرمان ناردۆ بۆ بەغا کەچی لەوێ پەرلەمانێک کام بە ڕێزە لەوێ نوێنەرە یەن وەزیرێکی کورد کە بە خوێنی ئەنفالی بارزانیەکان و گەرمیانیەکان کردومانەتە نوێنەری خۆمان نردومانە بە حکوومەتی مرکزی لەوێ لەسەر دزی دەریان کردووە ئەمە بێئاوڕووی نییە تۆ نوێنەری کەسوکاری ئەنفالی بارزانیەکان بی نێرەی خەڵکی هەڵەبجەبی نێرەی ئەنفال بی نێرەی نازانم کی ئەم هەموو شەهیدەبی ئەم هەموو مێژۆ لە قوربانیدان لە پشتەوە هەبێ تۆ بچی لە بەغا لەسەر دزی دەرتکەن و ڕوشت بێ لێرە بیت دەست بخەیتە بیناقاقای خەڵک و بە خەڵک بڵێ خاین و بە خەڵک بڵێ ئەوەی کاچێ بۆ بەغا خاینە و ئەو پەرلەمانتاری باسی بەغاکە خاینە نەخێرەوانە خاینن کە نەوتی کوردستانە دزن کە مێژووی کوردستانیان فرۆش کە ئایندەی کوردستانیان فرۆش کە گرێبەستی 50 ساڵیان کرد بەبێ ئەوەی کە بە فلتەری پەرلەمانە بڕوە ئەوانە خاینن ئەوانە خاینین کە ئێستا لەبەر ژیانی خۆیان ئێمە ئەچین بۆ بەغداد بۆ بە شانازیەوە ئەچین لەگەڵ ڕئیس وزەرای عێراق دانیشین و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عێراق دانیشین و ئەوانە بە مەرجعی خۆمان نەزانین چونکە لێرە ئەوەی کە حکوومەکە کۆمەڵی خەڵکن کە پێم وتن وەکو پێشتر باسم کرد ئەگەر پێیان بڵێ مافیا داواتان کە دۆستەدانی بەغداد بکەن بەڵێ ئەمە پێشتریش مەوعیدمان وەرگرت ئەو ڕۆژەی کە پەلاماری بەغداد درا داعش خوێن لە کەرکوک عفو پەلاماری کەرکوک درا و خوێن لە کەرکوکە چۆڕە ئێمە و مەوعیدەمان ئیلغا کرد ئینجینا ئێمە لە ڕێگەی کەسێکەوە کە تەنسیقی بۆ کردبووین بەڕێز ڕئیس وزەرای عێراق بەڕێز دکتۆر عەبادی ببینین و ڕئیسی بەنیاز بە موزیکانە سەدانی بکەن ئێمە هەوڵەکەمان بەردەوامە ئەو مەوعیدەمان ئیلغا کردو بەڵام ئێمە دوێنێش ئاماژەمان بۆ داکەم بە ڕێزانەمان ڕاست باردوو هەوڵی جدی بن ئەگەر هەوڵی جدی نەدەن ئەمە ئەوان تێپەڕێنین و حیزبەکانی هەرێمی کوردستان شارع تێپەڕاندوون بەڵێ سپاس دەکەین کاک عەبدولقادر ناوبڕێکی کورتمان هەیە دواتە گەڕێین لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەرەگرین دەگەڕێین وڵاتان لەگەڵ ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە لە 25 دلار زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کە عەبدولخالق بگەڕێن و لای بەڕێستان ئێوە کو نوێنەرانی کورد دەتوان چی بکەن بۆ مامۆسایان بۆ فەرمانبەران ینی هەوڵەکانتان لەکوێ و دەست پێ دەکەن توانرێت چی بکرێت بەنسبەت ئێمە وەکو نوێنەرانی کورد ئەوەی کە پێمان دەکرێت ئیشکردنە بۆ ئەوەی کە کارێک بکرێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تێکڕادابین بکرێت پێشتر هەوڵەکە بوو لە بەغا خرایە ناو پەرلەمانە و لیژنەیەکی بۆ تەشکیل کرا بۆ موچەی فەرمانبەران ئەو لیژنەیە ئێستا لە کارایە و هێشتا نەگەیشتوتە دو قۆناغەکانی کارەکانی خۆی کارەکانی بەردەوامە کارەکانی ئەو لیژنەیە دەخرێتە بەردەستی پەرلەمان پێشنیارەکانی لیژنەکە لە ناو پەرلەمانە ئایا پێویستی بە دەنگ لە سەردان وشتی لەو بابەتانە دەبێت یاننا ئەوە ڕێکاری خۆی گرتوۆتە بەر دەڕوە دەنگۆیەکی تر هەبوو لەسەر و بابەتانەی کە باسکرا لەسەرەوەی کە لە موازنەیە لە بجێ ئەم ساڵە گۆڕانکاری بکرێ ئەوەش ململانەی ڕاگەاندنی لێکەوتەوە هەندێک وەڵامدانەوەی تونی لێکەوتۆ لەلایەن بەڕێزانی پارتیەوە من پێم وایە پێویستی بە وەڵامدانەوە توندە ناکرد ئەگەر ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان بێوێ چارەسەری ئەو دۆخە بکە زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەری بکە من چەند پێشنیارێکم هەیە لێرە بۆ بەردەمی خۆمان بۆی ئەم چارەسەرانە بکەین لە ناو ماڵی خۆمانە یەکەم شت ئەوەیە حکوومەتی هەرێم دەتوانێت زۆر ئاسایی پابەند بێ بە ئەو ڕێکەوتنی کە لەگەڵ حکوومەتی اتحادیە کردوێتی بە ئاسایی موچەی فەرمانبەران و هەندێک لە پێداویستەکانی تریشدا بین دەکرێت لەگەڵ ئەوەی وەزعی حکوومەتی اتحادیش ئەو وەزع داراییە بەهێزە نییە کە پیا و بۆ میلەتەکەی بیخوازێ بەڵام دەتوانێت شتانە دابین بکرێت بۆ بودجەی ساڵی 2016 ئێمە وەکو لیژنەی دارایی سەردانی بەڕێز عەبادیمان کرد من لەوێ پێشنیارێکم خستە بەردەستی عەبادی بۆ چارەسەری ئەم کێشەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی کە نوێنەری پارتیش لێو لە دانیشتنەکەیا بوو داوای ئەوم کرد یەکلایەنە لە لای خۆمەوە بەبێ ئەوەی ڕێی حکوومەتی هەرێمی کوردستانم لابێ بۆ چارەسەری ئەم کێشە بە کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان بۆ دەرهێنان و بە بازارکردن و فرۆشتن و هێنانەوەی نەوتی هەرێمی کوردستان دابنرێ چون کۆمپانیای سۆمۆ هەیە بۆ حکوومەتی اتحادی با لە هەرێمی کوردستانیش کۆمپانیایەکی تر هەبێ هەرێمی کوردستانیش سەر بە عێراق و حکوومەتی اتحادی لەم حالەتەیە دەبێتە خاوەنی دوو کۆمپانیا فرۆشتی نەوت دوو بازار دەبێت بەڵام بە بازارکردن و هێنانەوەی پارەکە با لەژێر چاودێری دەستەی دارایی هەرێمی کوردستان و دەستەی چاودێری و دارایی حکوومەتی اتحادی شابێ حکوومەتی هەرێمی کوردستان بودجەکەی خۆی لێ هەڵبگرێ ئەو زیادەی کە دەچەنی نەوت دەفرۆشە بە هەرێمی کوردستان بفرۆشرێ بەبێ سنووردانان لە دوای بودجەکەەوە ئەو زیادی کە دەمینێتەوە دوای شایستە داراییەکانی کۆمپانیەکانی زیادەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی اتحادی عەبادی لاری نەبوو لەمە وتی فەرمون جێبەجێکەن وتی نەک بەس من ڕازیم ئەو پارەیە بێتەوە بۆ هەرێمی کوردستان بێتەوە لە هەرێمی کوردستان سەر بکرێت وتی من بەوەش ڕازیم ینی ئەوان ئامادەی زۆر گەورەیان تێدا بوو ئەوەی کە ڕێگرە لە بەردەمی ئێمە ئێستاکانە لەگەڵ حکوومەتی اتحادیە ئەوەی کە ئێمە شەفاف نین ئێمە کارەکانمان بە ڕوونی جێبەجێ بۆ ڕوون بە ئێستا عەبادی ئامادەگەر نەوتەکە تەسلیم بکرێ و 550,000 ڕاستەخۆ بودجەکە بنێرێت نە هەرو فەقەڕێ نییە تەنها و فەقەرێ نیە فەقەری تریشمان هەیە ئێمە بودجەی اتحادیشمان هەیە داهاتی اتحادیشمان هەیە
حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت داهاتە ئیتحادیەکانیش بجێڕێتەوە بەڵام نقطەی نەوت بووە بە قورسترین نقطە لە بینیانە لەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بێت داهاتە ئیتحادیەکان بجێڕێتەوە ئەگەر حکوومەتی ئیتحادی چاوپۆشی لە داهاتە نەوتیەکان بکە بەڵام لەبەرەوەی حکوومەتی ئیتحادی چاوپۆشی لە داهاتە نەوتیەکان ناکەن ئەمان داهاتە ئیتحادیەکانیش ناگێڕنەوە لەبەرەوەی داهاتە نەوتیەکان لە ئاسێکی بەرزایە داهاتەکانی و حکوومەتی هەرێمیش بە شێوەیەکی ئەساسی پشت بە داهاتی نەوتە بەسێ خاڵێکی تر هەیە ئەگەر باسی ئەم قەیرانە ناکەن حکوومەتی هەرێم لە خۆی دەتوانێت چارەسەرێم کێشانە بکە کۆمەڵێ کۆمپانیا دانراون لە خاڵە سنووری و لە خاڵە گومرگیەکانە بۆ کۆکردنەوەی پارە بە ناوی کۆمپانیا و بەڵام پێم وایە ئەمانە هەمووی بۆ کەسانی تایبەتی بۆ حیزبی تایبەت دەڕوات لە جیاتی ئەمانە داهاتە گومرگیەکان هەر پارێزگایەک داهاتە ناوخۆیەکانی خۆی کۆ بکاتەوە بۆ خۆی خەرجی بکاتەوە بۆ خودی پارێزگاکە بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵی بودجە بڕیاری ئەوە بدا کە هەر پارێزگایەک بۆی هەیە بۆ دابینکردنی موچەی فەرمانبەرەکانی خۆی و بۆ ڕایکردنی کارەکانی ناوخۆی هەرچی داهاتی سنوورەکەی خۆی هەیە بە داهاتی گومرگەکانیشەوە بە پارێزگارەکەی خۆی لەگەڵ ئەنجومی پارێزگارەکەی خۆی بۆ ناوخۆی پارێزگاکە خەرجی بکەن من دڵنیاتان دەکەمەوە داهاتی پارێزگای سلێمانی بەشی موچەی فەرمانبەرەکان و بەشێ لە کارەکانیش دەکا ئەمەش ڕێگەیشکە بۆ چارەسەر ئەگەر ئەم ڕێگایانە ئەگەر ئەوان بیانەوێت چارەسەری کێشەکان ئاسانە ئەگەر بیانەوێت چارەسەر بە تەکید بیانەوێت کەنایکەنەوە کارەکەی سێمادە ماسان بە بڕۆی جەنابەت کەنایکەن ناتوانم من لە جیاتی ئەوان جوابی و پرسیارە بدەمەوە پێویستە لە خۆیان بپرسێ کەنایکەن بۆ نایکەن بەڵام عەرزەکان ئەمانەیە عەرزە و دەکرێت پشت بەم شتانە بەسترە چارەسەرەکان سپاس دەکەم دواتەگرم بۆ لای بەرز کاکتۆرەگە بگرم بۆ لای بەرز سەبارەت بووی کە مەسەلەی گەڕانەوە و چارەسەری موچەی فەرمانبەران بەڕێستان دکتۆرەتانەیە لە یاسای دەستوری ئەوەی کە باز دەکەیت کە بەغداد ڕاستەوخۆ مامەڵ لەگەڵ پارێزگەکان بکات ئەمە هەڵۆشانەوەی هەرێمە لە ڕووی دەستوریەوە یاخود بابەتێکی یاسایی و دەستوریە خۆی یعنی تۆ چەند ساڵی خەبات کردووە تا گەیشتووی لە حکومی زاتیەوە هێناوتە سەر فیدرالی بەرەو ئەوەش دەڕۆیشتی کە ئەمەش بەرەو پێشبەری بیکەیت بە کۆنفیدرالی یا شتێکی تر یعنی ئەگەر بێت و بەپێی ئەوەی کە لە دەستوری عراقی داهاتوە دەڵێ ئەگەر ئیلتیزام بەو دەستورە نەکرا بۆ هەرلاکەیە کە مووقفێکی تر وەربگرێت بە قەناعەتی خۆم ینی بە قەناعەتی شخصی من کێشەکە بەوە چارەسەر ناکرێت کە تۆ مەسەن بەغدا بەو شێوەیە بێ تەدەخول بکە بەڕێی من ینی ناکرێت تۆ هەرێمێکی فیدرالی دەسەڵاتی سیاسی تەیە ئەمڕۆ مەسەن پارێزگایەک بخرێت